کێشە و گرفتەکانی کردی تەندروستی لە هەڵەبجە بە شێوەیەک چڕ بووەتەوە لە ماوەیەکی کەمدا یەک لە بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتن و جێگری بەڕێوەبەری تەندروستی دەستیان لە پۆستەکانیان کێشایەوە. دەستم لە بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە کێشاوەتەوە لەبەر چەند هۆکارێک. بەڵام کە ئەگەر ئەوە کەم پێ نەکرێت دەست دەکات کێشمەوە باشترە. گەرچی بەشێک لە ڕای شەقامی هەڵەبجەش پیان وایە ئەو دەست لە کارکێشانەوانە بەشێکن لە پلانی چاکسازی لە کردی تەندروستی و بەشێکی دیکان ڕایان وایە قوڵبوونەوەی گرفت و کێشەکان ئەوانیان ناچار بەدەست لە کارکێشانەوە کردووە. ڕاستی کردی تەندروستی گرنگترە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە ئیهمال کراوە لە هەڵەبجە و ئەبینی چەند دەست لە کارکێشانەوەیەک ڕوویە لە ماوەی ڕابردووە و تا بێەوە بینین وەزیر چەندین جار هاتوۆتە ئێرە بەڵێنەیە و نایباتە سەر. کەرتی تەندروستی لە هەڵەبجە خراپترین کەرت ئەتوانین دەزیشانی بکەین. مانەی کەرتی تەندروستی لە شاری هەڵەبجە و پارێزی هەڵەبجەدا ڕخنەیەکی زۆرمان هەیە چونکە کەرتی تەندروستی نەیتوانیوە ئەو بەرەو پێشچوونە بەخۆیەوە ببینێ کە هەڵەبجەکان داوایەکەن. بۆیە هەڵەبجە پێویستی بە خزمەتی زیاترە ناک دروشمی زیاتر. دکتۆرێکی پسپۆڕی باش نایێت لەم شارە جێگیر بگرێ ئەمەش گرێتەوە بۆ دەسەڵات چونکە دەسەڵات فشارێ دروست ناکات بۆ سەر دکتۆرە پسپۆڕەکان کە ژیانیان دابین کاو لە شاری هەڵەبجەدایانێ. لە کێشەکانی لای خۆشەوە وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم ڕای دەگەێنێت بەشێک لە کێشەکانی کردی تەندروستی هەڵەبجەیان چارەسەر کردووە لە دابینکردنی پزیشک و ئەوەشی ماوەتەوە سەرقاڵی چارەسەرکردنین. ئێمە لە کێشەکانی تەندروستی هەڵەبجە چەند خاڵێکیان دابوو بە ئێمە ئیشە لەو خاڵانە مەسەلەی پزیشکی مقیم بوو ئێمە پزیشکی مقیممان بۆ ناردن پزیشکی پسپۆر بوو ئێمە پزیشکی پسپۆرمان بۆ ناردون و هەندێکیان بەهۆی ئەوەی کانی ئیمتیحاناتیان ماوە مباشرە ئەکەن. مەسەلەی گواستنەوەی تەواریەکە بوو کێشەی نەخۆشخانەی فریاکەوتن بوو کە بگوازرێتەوە بۆ نەخۆشخانەی عەنەب یان نەخۆشخانەی عەنەب بگوازرێتەوە بۆ نەخۆشخانەی فریاکەوتن. ئێمە لێرەوە پسپۆڕێکی نەخۆشخانەی فریاکەوتنمان نار کاکتۆر ئومێد و هەروە هەندێک برادری ڕێکخراوی MSF بڕیاریاندا کە بیگۆزنەوە بۆ نەخۆشخانە تازەکە و ئەو کێشانەی تریش ئێمە هەر لەگەڵ پارێزگاری هەڵەبجە و لەگەڵ دام و دەستگاکانی ئەوێ لەسەر خەتین بۆ وردە چارەسەرکردن. کێشەکانی کردی تەندروستی خۆی دەبینێتەوە لە نەبوونی دکتۆری پسپۆڕ و دەرمان و ئامێرە پزیشکیەکان هاوکات نەبوونی پزیشکی خولاو لە نەخۆشخانەی فریاکەوتن. هەر بۆیە داواکاری پێشتر و ئێستای کارمەندانی تەندروستی دوورخستنەوە لە سەرکارلابردنی ستافی ئێستای بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجەیە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.